مستەفا کازمی بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عراقی دیوی کۆبوونەوە و بەرنامەی کاری لەگەڵ لایەنەکاندا بە خامۆشی ماونەتەوە، بەڵام ئەوەی کە دیارە ئەمڕۆ لە ڕێگەی تویتێکەوە عیزە شابەندەر گۆمی سیاسەتی عراقی جوڵاند ئەویش لە تویتەکەیدا باس لەوە دەکات کە نوری مالیکی یەک لە سەرکردە دیارەکانی عراق و حیزبی داعوەش باسیەوەی کردووە کە کار بۆ گەڕانەوەی عادل عەبدولمەهدی دەکات، یعنی مالکی کار بۆ گەڕانەوەی عادل عەبدولمەهدی دەکات. ئەمەش سەرەتایەکی پیشاندانی دوژمنایەتیە بۆ ئەم کاندیدە، ئایا کە ئەم کاندیدە دەتوانێت سەرکەوتوو بێ یان نا، بەتایبەت کە جیاواز لە دوو کاندیدی ڕابردوو چ محەممەد تۆفیق عەلایی و چ عەدنان زولفی لەناو ماڵی شیعەدا کۆک لەسەر ئەم ناوە بوو. ئەوەی کە زۆرترین قسە و باز ئەبێ بێنە لەگەڵ خۆیدا کورد و سونەن، ئایا کورد و سونەت چیان لەم کابینەیە دەبێت؟ تەوەری ئێمە قسەکردنە لەسەر بارودۆخی سیاسی عراق و بەتایبەت کورد و سونە. بەڕێز بورهان شێخڕەوە وەکو چاودێری سیاسی لە ئەستۆدیۆ لەگەڵمدا، هەروە بەڕێز ئازاد جۆڵاژ وەکو ڕۆژنامەنووس لە هەولێر لەگەڵمدایە بەخێر بێن. بەڕێز بورهان با لەوە دەست پێ بکەین، کورد چی لە کابینەکانی عراق دەوێت؟ یعنی داواکاری کورد دەبێت لە کابینێکدا کۆ بکرێتەوە؟ سەڵاو لە بینەرانی خۆشەویست، بە ئومێدەی بەسەر پەتای نەگریسی کۆرۆنەدا زاڵ بینەوە هەموو هاوڵاتیان بە هیمەتی خۆیان و پابند بوون بە ڕێنمایە تەندروستیەکانەوە ئەم تنگانە و کارەساتەش کۆتایی پێبێت. بێگومان ئەوەی کورد دەیخوازێ لە کابینەکانی عێراق و لە حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق بە تایبەتی لە دوای ساڵی 2005 نووسینەوەی دەستوری عێراقەوە ئەوەیە جێبەجێکردنی دەستوری عێراق، ئەو بەندانەیە کە خەڵکی عێراق دەنگی پێداوەوە نەخشە ڕێگای پێکەوە ژیان و ئایندەی عێراق کە چەند ساڵە هەموو پێکهاتەکانی عێراق گۆرانی بۆ دەستورەدا دەڵێن، بەڵام تا ئێستش بە بیانی جۆرا و جۆر خۆیانیان لێ دزیوەتەوە هەموو کار بەدەستان و سەرۆکوەزیرەکانی پێشووتر. ئەوەی ئێستا کورد زۆر بە خێرایی پشتیوانی مستەفا کازمی دەکا بۆی کابینەی نوێی حکوومەتی نوێ لە عێراقدا پێک بهێنێ، ئەو حکوومەتەی کەوا بارێکی قورس و گرانی لە بەردەمدایە، کۆمەڵی کێشەی نوێی بۆ دروست بووە. ئەو کێشانەی کە ئێستا لە عێراقدا بوونەتە کێشەی ژمارەیەک لە عێراقدا لە دووسێ مانگی بەشودا ئەوانە هەر باسییان نەبوو، کێشە نەبوون لەسەر ئاستی عێراق. ئەوەی لە عێراقدا کێشە نەبوو مەسەلەی نەوت بوو کە سعرێکی باشی هەبوو لە چەند مانگی ڕابردوودا، ئێستا هەمومان دەزانین نزیکەی لە 150 بەهاکەی لەدەستداوە. ئەوەیە پەتای نەگریسی ڤایرۆسی دڕندەی کۆرۆنایە کە تەنگی بە هەموو جیهان هەڵچنیوەوە، ژیانی بە جۆرێک لە جۆرەکان تووشی ئیفلیج کردووەوە، هەموو حکوومەتەکانی هێناوەتە لەرزە، هەر لە ئەمریکاوەتە، هەر لە رووسیاوە، لە سینەوە، بە ئەوروپیەکانەوە، کەمە کێشەی ئەم سەردەمەی ئەمە کێشەی گەورەی عێراقن کە مستەفا کازمی دەبێ بە سەرۆکوەزیر و دەبێ حەل و چارەسەری بۆ هەموو ئەمانە پێبێ و لەگەڵ ئەمانەشا کێشە مستەمڕ و دائیمیەکانی تری عێراقیە. کێشەی کورد یەکێکە لە کێشە گەورەکانی کێشەی ناوچەسوونیەکان کە جەنابەت پرسیارت کرد، یەکێکە لەو کێشانەی کە بە خۆگێڵکردن لێیەوە بە پەراوێزخستنی بوو بەهۆی سەرهەڵدانی ڕەوتە تونڕەوەکانی وەکو ئەلقاعیدە و داعش لە چەند ساڵی ڕابردووداوە. ئێستا کەوەی تۆ زیاتر باسم بۆ لە کورد، ینی دەکرێت داواکارەکانی کورد لە کابینەدا بێت؟ ئەم کابینێت چی بۆ کوردەکە؟ یاخود داواکاری کورد لە عێراق شتێکی جیاوازە؟ بەڵێ بێگومان ئەمەی کە باسی مستەفا کازمی دەکەین هەمومان دەزانین، هەچەنە مستەفا کازمی لە تویتەکەیدا و لە وتارە کورتەشی کەدای باسی هەڵبژاردننی پێشوەختەی نەکرد. ئەم حکوومەتەی مستەفا کازمی کە ڕێی هەموو لایەنەکان و ڕداخوازی شەقامی عێراقیشە، حکوومەتێکی کاتیە بۆ ماوەی ساڵێک و چەند مانگێک کە بتوانێت سەرکردایەتی فترەی ڕاگوزەر و ئینتیخالی بکە بۆی هەڵبژاردننی پێشوەختە بکات. لە ساڵێکە لەوانەیە مستەفا کازمی ئەوەی پێ نەکرێ بتوانێت هەموو کێشەکانی عێراق چارەسەر بکات. یعنی ئەمە حقیقەتێکە و بە ساڵێکی ژناکێکە لە 70 ساڵی ڕابردووە هیچی جێبەجێ نەکراوە دەستورەکە. ئەو ئێستاوەی داخوازیە لێوە خواستی گەلی عێراق و شەقامی عێراقیشە کە بەخواستی ئەوان عادل عەبدولمەهدی دەستی لە کار کێشایەوە و ئەم حکوومەتە تەشکیل وەڵام ئێستا کێشەکانی تر کە باسم کرد سەریان هەڵدا ئەوانە لەبیر براونەوە، خۆپیشاندەرەکان چوونەتەوە لە ماڵەوە دانیشتون بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە سەرڕاوی 700 شەهیدیان داوە، 25,000 کەس بریندار بوو، هەزاران کەس لە زیندانەکان نەگیرا. ئەو حراکە شەعبی کە لە عێراقا دروست بوو، ئەمە ئاکامی ئەوە بوو وەزعی عێراقیە بەمەوە ئەحزاب سید و گەندەڵەکان و ئەوانەی کە لە ساڵانی ڕابردوودا تێوەگلان بە گەندەڵی هێنانە لەرزەوە. ئەمە چ کاریگەرێکی لەسەر داواکاریەکانی کورتیە؟ من مەبەستەکەی من ئەوەیە بە ڕوون قسە بکەین بۆی کە کورد لەناو ئەم کابینەیەدا بێت یان نەبێت، ینی
کاریگەری لەسەر پرسی کورد هەیە لە عێراقدا کورد مافەکانی جیاوازە یاخود مافەکانی چۆتە ناو کابینەوە بەڵێ بێگومان ئەبێ بچێتە ناو کابینەکەەوە و ئەوەی کە مستەفا کازمیش دەتوێتەکە باسی پێشمەرگە ئەکا باسی وەکو بەشێک لە منزومەی دیفاعی عێراقی ئەوەی کەوا مستەفا کازمی بەشێکی ژیانی لە ساڵانی دوایەدا لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە سلێمانیدا ژیاوە معلوماتێکی تەواو و ناسیاوێکی تەواو تێگەیشتێکی تەواوی بۆ کێشەی کورد و قەیران و ئەزەماتەکانی کورد و چارەسەرنەکردنی لە عێراقدایە هەموو ئەمانە ئاسانکارین بۆ ئەوەی کەوا بتوانێت دەست بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و عێراق با لە ئێستادا و ئەو پشتیوانیە گەرمەی کە چی لە لایەنێکێتی نیشتیمانی کوردستان و بچکەی شێخ لاهور هاوسەرۆکێکێتی نیشتیمانی کوردستان ئەمانە ئاماژەی ئەوەن کەوا جۆرێک لە جۆرەکان تێگەشتن و متمانەیەک بم کە کەسایەتی عێراقیە کە کەسایەتێکە باگراوندێکی دیموکراسی سەقافی ڕۆشنبیری ئەوروپی هەیە کە کەسایەتێکی کراوەیە یعنی دوورە لە نەزەعاتی تائیفی و قەومی و تەعەسوب و ئەم شتانەوە کە ئەمانە وا دەکات تەعاملکردن لەگەڵ ئەم کەسایەتێدا ئاسانتر بێک و ڕێی سەرۆکوەزیرێکی گۆشەگیری تائیفی کە مەبەستی سەرخستنی تائیفەکەی خۆیەتی بەسەر پێکاتەکانی تری عێراقدا. زۆر باشە بەڕێز ئازاد جۆڵا چاودێری سیاسی کە لە هەولێر و لەگەڵماندای هەر تایبەت بە بابەتی کورد دەمەوێت سەرنجی تۆش بزانم لەسەرەوەی کە کورد دەبێت متمانە بە کابینەیەک بکات بۆ چارەسەرکردنی پرسی کورد لە عێراقدا یاخود پرسی کورد لە عێراقدا بابەتێکی فراوانترێکە لەوە. سڵاو لە ئێوە و لە بینەران و لە میوانەکەشت لە ڕاستیدا پرسی کورد لە عێراق لەو بابەتە و لە پێکەنانی کابینەیەک گەورەترە. پرسی کورد ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراقەوە هەر لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە بە تەواوی چارەسەری پرسی کورد نەکراوە و کاتێک کە هەرێمی کوردستان و کورد بە عێراقەوە لە چێندراوە لەو کاتەوە پرس بە کورد نەکراوە خواستی کورد لە بەرچاو نەگیراوە لەو کاتەشەوە تاوەکو ئێستاکە کێشەی کورد لەگەڵ عێراق و لەگەڵ حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق بەردەوام بووە. هەموو ئومێدەکان لەسەرەوە بوون لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام و لە دوای هاتنە سەرکاری ئەو حکوومەتانی کابینانی یەک لە دوای یەک لە دوای دیکتاتۆریەتەوە چارەسەری ڕێشەیی بۆ کورد بکرێت لە عێراق و ئەوش لە ڕێگای دەستورێکی هەمیشەیی عێراقەوەکەوە خواست و مافوداواکاریەکانی گەلی کورد لەخۆ بگرێت. ئەوەی لە ئێستادا هەیە دوای لە ساڵی 2005ەوە دەستوری هەمیشەیی عێراق دەنجی لەسەردرا و ئێستا کاری پێ دەکرێت لەو دەستورەدا کۆمەڵک لە بەشێکی باش لە مافەکانی گەلی کوردستان لەم دەستورەدا جێکراوەتەوە. بەڵام کێشەکە لەوەیە ئەم دەستورە تاوەکو ئێستاکە وەکو خۆی جێبەجێ نەکراوە. جێبەجێ نەبوونی ئەم دەستورە و جێبەجێ نەکردن و کار نەکردن بەم دەستورە هەر کێشەی بۆ کورد دروست نەکردووە بەڵکو کێشە بۆ سونەش و تەنانەت لە ناو شیعەکانیش و دەتوانین بڵێن پرۆسەی سیاسی و دیموکراسی لە عێراقدا چەق بەستوو کردووە. هەموو ئەمانە وای کردووە کەوا کۆمەڵێک کێشەی تر و قەیرانی تریش بە دوای خۆی دابێنێ وەکو کێشەی ئابووری و کێشەی گەندەڵی و کێشەی پەیوەندی سیاسی و کێشەی سەروەری عێراق و دەستەی وەردانی وڵاتان یەقلیمی و دەوڵەتی لە کاروباری ناوخۆی عێراق هەموو ئەمانە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق بەم کابینانەی بەم دوای ڕوخانی سەدام نەیانتوانیوە بە تەواوی جێبەجێی دەستور بکەن. ئێستا کورد لە هەموو ئەو کابینە کاندیدانێکەوە لە دوای دەست لە کات کێشانەوە عەبدولمەهدیکەوە دێنە پێشەوە هەمیشە کورد داوای جێبەجێکردنی مافە دەستوریەکانی خۆی کردووە و کورد هەر دەبێت داوای ئەمەش بکە نەوەکو پێداگری لەسەر بەسەری پۆست یاخود کاندیدێک بۆ پۆستێک بکە چونکە کێشەی ئێمە کێشەی نەتەوەیە کێشەی خاکە و کێشەی مافی چارەنووسی نەتەوەیەکە کە بە درێژایی مێژوو قوربانی زۆری لە پێناوی مافەکانی خۆی داوە گەورەترە لە مەسەلەی پۆستێک و لە کاندیدێک بۆ پۆستێک. بۆیە ئەوەی ئێستاکە کە هەیە کاندیدەکانی لە سەردەمی عادل عەبدولمەهدی و لە دوایوی محەممەد تۆفیق عەلاوی و لە دوایوی عەدنان زورفی و ئێستاکەش مستەفا کازمی هەموو ئەمانە کورد یەک هەڵوێستی هەبووە. هەڵوێستەکەش ئەوە بووە کەوە پێویستە ئەوەی کە دێ کابینە تەشکیل دەکە مافی گەلی کورد لایەنی کەم ئەوەی کە لە دەستوردا هاتووە کە لە ڕابردوودا جێبەجێ نەکراوە بەڕێزە بێت جێبەجێ بکە. بەڵام سەبارەت بەوەی کە ئێستاکە کاردانەوەی لەسەر کوردچی دەبێ ئەو سێ بەڕێزەی پێشتریش و ئێستاکەش دیارە لە کارنامەکانیاندا ئیشارەتێکیان پێکردووە لەگەڵ ئەوەی کەوا ئێستاکە ئەم بەڕێزە کازمی کارنامەکەی ڕانەگەیاندووە ئێمە نازانین لە کارنامەکەی کابینەکەیدا چی هەیە
ڕەنگە ئەوەی هەبێت تەنها بەڵێنی زارەکی بێ و لە ئەنجامی کۆبنەوەکانی نێوان کازمی لەگەڵ هەردوو لایەنی سەرەکی لە هەرێمی کوردستاندا گفتوگۆ و دانیشتن کراوە لەو دانیشتانە ڕەنگە بە ئەرێنی هەڵسەنجێنرا و بە ئەرێنی باس لەوە دەکرێت کە دانیشتەکان باش بوون بەڵام لە ڕاستیدا تەجروبەکانی ڕابردوو و مێژوو لە عێراقدا پێمان دەڵێ تەنها بەڵێن بەس نییە بۆ ئەوەی کورد دڵنیا بێ لەوەیکەوە لەم حکوومەتەی داهاتووی عێراق پشتی خۆی وەردەگرێ ئەویشکەوە بەپێی دەستور کورد دەبێ هاوبەش بێ نەک بەشدار بێ واتە ئێمە لایەنی دووەمین وەکو کورد بەڕێز ئازاد لەم نیشتیمانە دەکا کورد هاوبەش بێ لەگەڵەوەی ئاماژەت بە پرسی کووردا لە عێراقدا کە گەورەترێکە لە کابینە بەڵام بە دیوەکەی تریاتوانی قسە لەسەر ئەو بکەی ئایا کورد دەتوانێت قورسایی بدات بە حکوومەتی عێراقیش؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا حکوومەتی عێراقی ئەگەر لە دەستوردا هاتووە لە دیباجەکەشدا هاتووە هەم حکوومەتی عێراقی دەبێت بە تەوافق پێک بێ و بە تەوافق بەڕێ بکرێ و هەر کاتێک عێراق شێوازی حکمڕانیەکەی لە تەوافق لایدا سەرکەوتو نەبوو ئەم حکوومەتە و کابینەکان سەرکەوتو نەبووە چونکە تۆ سەیرکە ئەگەر ئێستا بەپێی یاسا بێ بەپێی ڕێژەی کورسیەکان بێ ئەوە ئێستا شیعەکان دەتوانن بۆ خۆیان کام ڕێیز وزارا بیانوێ کام کاندید بیانوێ ئەتوانن دای بنێن و بە زۆرینە شتەی پەڕێن و کارنامەیەکیشیان بوێت لە پەرلەمان دەتوانن متمانەی پێ بدەن بەڵام لە ڕاستیدا هیچ حکوومەتێک لە عێراق سەرکەوتو نابێ بەبێ کورد و بەبێ سونەش چونکە بووتە عرفێکی سیاسی لە عێراقدا سێ پێک هاتە هەیە دوو نەتەوەی سەرەکی و سێ پێکهاتەی سەرەکی هەیە لە عێراقدا دەبێ بەشدار بن هەروەکو لە پۆستە باڵەکانیش دیارە دابەشکراوە سەرۆک کۆمارە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆیە گرینگە پشتیوانی کورد و پشتیوانی سونە بۆ هەر کاندیدێک کە لە بەغدا بێوێ کابینی حکومی تشکیل بکە گرینگە پێم وایە لە ڕابردووشدا نەبۆ محەممەد تۆفیق عەلاوی هەتا پێشتریش بۆ بەڕێز عادل عەبدولمەهدی کەەوە وای کرد دەست لە کار بچێشێتەوە کورد هۆکار نەبوو تەنانەت سونەش هۆکار نەبوو دوای ئەوە محەممەد تۆفیق عەلاوی کە دەستی وازی هێنەکشایەوە لە کاندیدبوونەکەی خۆی دیسان نەکورد نە سونە هۆکار نەبوون و بەڕێز زورفیش هەمان شێوە کورد و سونە هۆکار نەبوون ئێستاکە بەڵام جیاوازەکە لەوەدایە بەڵام کە هۆکار نەبوون کورد و سونە کاریگەرن لە ناو حکوومەتە بەڵێ کورد و سونە زۆر کاریگەرن بەشداری ئەگەر بەشداری نەکەن بۆ خۆی حکوومەتێکی تاگڕەو دەبێ حکوومەتێکی یەکلایەنە دەبێ و شەرعێتی دەکەوێتە ژێر پرسیارەوە و عێراق بە دۆخێکی ئارامدان ناڕوە و عێراق بەڕێوە ناچی ئەگەر بێت و سونەکان تێدا بەشدار دەبن وە کورد تێدا بەشدار دەبن هەر لایەنێک لەم لایەنە فرامۆش بکرێ عێراق حکمڕانێکی سەلیمی نابێ بۆیە پێویستە هەمیشە لە کاندیدێک دەگەڕێنکەوە ئەو کاندیدا ڕەزامەندی و پێکاتی هەموو پێکاتە سەرچەکەی لەسەر بێ ئەوەی کەوە ئێستاکە لە ڕاستیدا تا ئێستا ئەم ئاڵوگۆڕ لە کاندیدەکان کراوە شیعەکان خۆیان هۆکار بووینە شیعەکان لە ناوە خۆیان نەیانتوانێت لەسەر کاندیدێک ڕێک بکەون ئەویش بەهۆی جیاوازی لە ئەجندا و بەرنامە و تێڕوانینی شیعەکان بۆ حکمڕانی عێراقدا لە ئێستادا ماڵی شیعە کۆک نییە ماڵی شیعە پەرتەوازەیە هەندێک نزیکە لە ئەمریکا و هەندێک 100% دەژێر کاریگەری ئێرانن و هەندێکیش کەوتونەتە ژێر هەژمۆنی شەقام و ناڕزایەتەکان و کە خواستی ڕەوای حەق خۆیانەکە داوای مافەکانی دەکەن واتە ماڵی شیعە دەتوانین بڵێن بەسەر سێ بەرەدا ئێستا دابەش بووە بۆیە ئاسان نییە ئەو سێ بەرەیە لە ناو ماڵی شیعەکاندا لەسەر کاندیدێک کۆکبی کەوا بتوانن هەمویان دەنجی پێ بدەن و تاوەکو کورد و سونەش پشتیوانی لێ بکەن ئەوەی کەەوە هاتە پێش بەڕاستی مەسلەی مستەفا کازمی بەم کۆدەنجە سەرەتا هەموو ماڵی شیعە دەنجیان پێدا بە بڕوای من بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە یەکەشیان ئەوە بوو کەوا شیعەکان بەشێکیان زۆر دژی عەدنان زورفی بوون بۆ ئەوەی عەدنان زورفی ئەم پۆستە وەرنەگرێ ئەمان ناچار بوون بێن ڕێک بکەون لەسەر کاندیدێکی تر تەنها بۆ ئەوەی زورفی دوورخەنەوە لە پێکەنانی حکومەت کە ئەوان بەشێک لە شیعەکان زۆر نیگەران بوون و زۆر ڕاڕاو دوودڵ بوون متمانەیان بە زورفی نەبوو بۆەوەی کەەوە پیاوی ئەمریکایە و لە ژێر کاریگەری ئەمریکایە بۆیە ئەوان هەموو هەوڵێکیانەدا لە ئەوەی زورفی دوور بخەنەوە لە پێکەنانی کابینەکەی وەکو دەڵێ ئەزعف الئیمان هاتن لەسەر مستەفا کازمی ڕێککەوتن بەوەی کەەوە ئەو ئەهوانترە بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتان
هێشتا مستەفا کازمی بەبێ کێشە نییە بۆ پێکێنانی حکومەت کابینەکەی لەگەڵ ئەوەشدا بەشێک لە شیعەکان ویستیان ینی بە شێوەیەک لەوەیکەوە بەڕێ سەر کۆمار گوایە لە پشتی ئەوانی کادی نەکردووە گەورەترین کوتلەی ڕانەسپاردووە بۆ پێکێنانی حکومەت و تاگلایەنە عەدنا زولفی ڕاستپاردووە بۆ پێکێنانی کابینە شیعەکان پێداگر بوون لەسەر ئەوەی بە هیچ جۆرێک نابی عەدنا زولفی کابینەکە پێکەوە دەستی لە کارکێشایەوە ئێستا بۆ مستەفا کازمی زۆر باشە دواتر دەگەڕێمە وڵات بەڕێز بورهان ماڵی شیعی کۆک بوون لەسەر مستەفا کازمی کە داینێن لێگومان کە کۆکن خۆشیان وەکو لایەنە شیعەکان داواکاری و داخوازیان هەیە بۆ ئەم کابینەیە پرسیارەکە ئەوەیە ئەم داواکاری و داخوازی کە شیعەکان هەیە بۆ ئەم کابینەیە هەیەە حکوومەتەکە سەرکەوتوو دەکەن یا خوشکستی پێهێنن بێگومان شیعەکان ئیسا بەسەر سێ بەرە و کاک ئازادیش ئاماژەی پێدا بە شێوەیەک لە شێوەکان شیعەکان ئێستا بەسەر سێ بەرەدا دابەش بوون لە ناو خۆیان داوای کە هەت لە ئەو کاتەی کە سەر و کۆمار مستەفا کازمی ڕاستپارد کە بەشێکی زۆری سەرۆک فراکسیۆنەکان لێوە بوون بە هادی عامریەوە بە فالح فەیاضەوە کە ئەمانە بە ئاشکرا پشتیوانیان کرد و هەندێک لە بەرەیەکی تر ئەوانیش پشتیوانیان کرد وەکو نوری مالیکی سەرۆکی دەوڵەتی یاسا قەیس خەزعەلی سەرۆکی ئەساعیبی ئەهلی حەق کە ئەویش فراکسیۆنێکی هەیە لە پەرلەمانە بەشێکی تریشیان هەن ئەوانە تونندڕەوەکانن کە خاوەنی کەتائیبی حیزب الله و حرەکەی نوجەبائن ئەمانن کە زۆر دژی مستەفا کازمی بوون تەنانەت تاوانباریان کرد بۆی کەوا بەشداری کردو سەردەسی ئەوە قاسمی سولەیمانی و ئەبوو مەهدی مهندس لە مەتاری بەغا کوژراون و پەنجەی ئیتیهامیان بۆ ئەم ڕادکێشا و بە دوژمنی خۆیانی دەزانن ینی ئەم ڕێیانە ناو شیعە لەسەر مستەفا کازمی هەیە و ئەو ململانەی لەسەری هەیە بەڵام ئەوەشی کەوا مستەفا کازمی ئەمە یەکەم جار نییە کە ناوی بکەوێتە ناوانەوە و باسی بکرێت لە سەرەتای ئەم کێشە و دەست لە کار کێشانوی عادل عەبدولمەهدیدا چەند جارێکی تریش ناوی ئەم هاتە بەر باسان و بەرگوێمان لە میدیاکاندا بەڵام لە دواییدا خەڵکی تر تەکلیف کرا بەڵام ئەوەی کە باس دەکرێت و میدیاکان باسی دەکەن ئێستا ئەوەیە کە مستەفا کازمی عنی وتوێتی ئەبێ هەموو سەرۆک فراکسیۆنە گەورەکانی پەرلەمان دەپێش وەرەقەی بۆ ئیمزا بکەن کە ئەوان ڕازیە بن و دەنگ پێدەن ئێڵا من ئێمە ژێرباری ئەوەی کەوا ڕابسپێرێم و بخرێمە دەنگدانەوە نەک بۆ ئەوەی من بەکار بهێنرێم وەکو ئەوەی کاک ئازاد ئاماژەی پێکرد بۆ ئیسقاتکردنی عەدنان زولفی لەوانەیە ئەم بەکاربێن بۆ ئیسقاتکردنی لە عێراقدا و بابەتانە ئەخوات یعنی بۆ نمونە وەرەقەت پێ ئیمزا بکرێ کاغەزە خۆ دەستورەکە کاری پێ ناکرێوانە کاریگەریانە بێت لەسەر حکوومەتەکە ئیتر ئەمیش لە ئێستادا گەر کۆدەنگیەک لەسەری هەیە لەوانەیە ئەمریکەکان پشتیوانی بکەن دەوانەیە وەفدی ئێرانی دیوێت یعنی ئێستا ئێڵێن ئێرانیەکانیش زۆر ڕازین لەوەی کەوا مستەفا کازمی بێوعنی وەکو لە ناچاری و لە بین باشترینی خراپەکانە ئەگەر ئەوە کرابێ لەوانەیە بتوانن ناساریان بکەن کە دەنگی بەنێەوەی کەوا کورد یەکسەر بروسکەی لەدا و پشتیوانیەکە سونەکان هەموو تەحالوفی قۆ ئەمانە هەموو پشتیوانی دەکەن و ئەوانە هەمووی بەلایەک و بارودۆخی ئێستای عێراق بارودۆخی ئێستا عێراق بارودۆخی پێش 5 مانگ ئێستا نیە پێش 4 مانگ ئێستا نیە بارودۆخێکی ئێستا بارودۆخێکی من پێشترش ئامادەم پێ کرد بارودۆخێکی زۆر ناسک زۆر هەشەوەکو عەرەبی دەڵێ لە بەرگەی فویەک ناگری یعنی ئەوەنە ناسکە بارودۆخی عێراق داهەستانەوە و پێنجی داهاتی عێراق نەوتە و بودجەکەی پشتی بێدە بەسێ نەوت دەستان بێنەوە سەر داواکاری شیعەکان تا ئێستا داواکاری لایەنە شیعەکان دیارە بۆ ئەم حکوومەتە داخوازیەکانیان جیاواز ئەوانەی کە ناویانم هێنا هەندێکیان ئێستا لەوانە داواکەن کە ئەولیەتی ئەم حکوومەتەوە بێ هێزی بیانی لە عێراق دەرکە هێز ئەمریکەکان لە عێراق دەرکە ئەمە ئەکرێ بۆ مستەفا کازمی یعنی هەندێکی تری سونەکان ئەیانەوێ ناوچە ئاوارەکان بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان و بۆ حیزامی بەغداد و دوو ئەمانە ینی لەبین ئەم ململانی قورسانەدا هەیە ئەرکەکەی مستەفا کازمی ئاسانیە و سوگ نیە و بارێکی قورسە ئەم داواکارانەی کە تا ئێستا شکست بە حکوومەتەکە هێنن یا سەرکەوتوویەکەن لەعنی لەوانەیە بۆ بارودۆخی ئێستای عێراق هیچ هینێ نەماوە توگە لە ماوەی سێمانی ڕابردوو ئەمە سێم کاندیدا ڕابسپێرێ و دوانی شکستی هێناوە ئەمەش سێمە یعنی ئەگەر ئەمە شکست بێنەی تر ئەبێ پەرلەمان حەل بکرێ و ئەگەری تر بێتە ئارا و سەلاحەتەکانی نەقلی کرێ بۆ سەر و کۆمار یعنی ئەوەش زەحمەتە بۆ شیعە لە ئاوا بارودۆخێکدا لەوانەیە بە ئەضعەف الئیمان بتوانن بە هەرچۆنە بێت تەمریر بکرێ حکوومەتەکەی مستەفا کازمی لە ئەنجومەنی نوێنەراندا زۆر باشە بەڕێز ئازاد باس لەوە کرد کە ماڵی شیعی کۆگنین باس لەوە کرد کە سێبەرن هەردووکتان هاوڕابوون لەسەرەوە پرسیارەکە ئەوەیە شیعەکان چ جۆرە کاندیدێکیانەوە سەرۆک وەزیران
لە ڕاستیدا شیعەکان تا ئێستا نەیانتوانێت چۆن نەیانتوانی لەسەر کاندیدێک ڕێک بکەون و یەک کاندیدی دیاریکراویان هەبێ بە هەمان شێوەش تا ئێستا شیعەکان نەیانتوانیە بەرنامەیەک داڕێژن بۆ کەسی کاندیدکراو بۆ ئەوەی تەواوی داواکاریەکانی هەموو لایەنەکانی تێدا جێبێتەوە. ئێستا داواکاری شیعەکان دەتوانین بڵێن لە چەند لایەنێک پەرد بۆ داواکاریەکان جۆرە و جۆرن. بۆ نمونە گروپە توندڕەوەکانی ئەوانەی کەەوە زیاتر سەر بە ئێران و گروپە چەکداریە شیعەکان ئەوانەی زیاتر لە حەشتی شعبی کۆبوونەوە ئەوانە پێداگری یەکەمیان خاڵی یەکەمیان داواکاری یەکەمیان لە کەسی کاندیدکراو ئەوەیە کەوا لەگەڵ دەست بەکاربوونی پێکەنانی کابینەکەی کار بۆ دەرکردنی هێزی هاوپەیمانە بە تایبەتی ئەمریکا بدا لە عێراق و ئەوان سوورن لەسەر مەسەلەی دەرکردنی ئەمریکا و دژایەتیکردنی ئەمریکا لە عێراق. ئەمە خاڵێکیان. بەشێکیان داوای هەڵبژاردننی پێشوەختە دەکەن. بۆ نمونە سائیرۆن بە ڕێبەرایەتی مقتەدا سەدر ئەو داوای ئەوە دەکاکەوە پێویستە ئەم حکوومەتە کە لە ئەوەلیاتی کارەکانی ئەوە بێ کار بۆ هەڵبژاردننی پێشوەختە و پاک و نەزیه بکە و کار بۆ چاکسازی بکە، کار بۆ گەشەی ئابووری بکە و هەروەها پێویست بەوە دەکا دژی بە گەندەڵکاران بۆستێتەوە گەندەڵکاران سزا بدە. و دەبینین ئەو بەڕێز نووری مالێکیش تاکید لەوە دەکاتەوە کەوا پێویستە ئەم حکوومەتە هەڵبژاردننی پێشوەختە بکە و ئەگەرنا ئێستا لە هەوڵی ئەوەدایەکەوە ئەگە سەرکەوتو نەبێ هەوڵی سەرکەوتن نەدا و بەردەوامی بە عادل عەبدولمەهدی تاوەکو هەڵبژاردننی داهاتوو ڕەنگە ئەو لەوە مرتاحتر بێ لە عادل عەبدولمەهدی نەوەکو لە کازمی. واتە حکوومەتەکەی بەڕێز کازمیش بەبێ گرفت و کێشە نییە، چونکە تا ئێستاکە دەنجی بسۆگەری سائیرۆنی بۆ خۆی ئەوە نەکردووە. سائیرۆنی مقتەدا سەدر ڕایان گەیان گوتیان ئێمە تاوەکو بەرنامەکەی نەبینین، کارنامەی حکوومەتەکە نەبینین و شڕۆڤەی نەکەین، ئێمە بەڕێنی ئەوە نادین پشتیوانی بکەین لە پەرلەماندا. و مالیکیش بە جۆرێک لە جۆرەکان ڕێی جۆرا و جۆری هەیە. بە بڕوای من گروپە توندڕەوەکانی کە داوای دەرکردنی ئەمریکا دەکەن ئەوانیش ئەگەر ئەو بەڵێنە لە کازمی وەرنەگرن ڕەنگە ئەوانیش لە داهاتوودا کێشەی تری بۆ دروست بکەن. بۆیە ئەمە لە نێو ماڵی شیعەکان بەتایبەت ئەم کێشانەی هەیە. اینجا لەسەر ئاستی عێراق بەگشتی بەڕێز کازمی ڕوبەڕووی کۆمەڵێک کێشەی تر دەبێتەوە. گرنگترین کێشەی ڕوبەڕووی کازمی دەبێتەوە لەسەر ئاستی عێراق کێشەی ئابووریەکەوە ئێستاکە نرخی دۆلار لە دەوری $30 لە بەرمیلێکدا بەرز و نزم دەکا. لە کاتێک بودجەی 2020 عراقی لەسەر $56 خەمڵێنراوە. واتە کورتێنانێکی زۆر ڕوودەدا لە بودجەی عێراق. یعنی ئەگەر بە معدەلی لەسەر $30 ئێستا بەم شێوەیە بی دۆلار ئەوە لایەنی کەم $7 میلیارد لە بودجەی خەمڵێنراوی عێراق لە 2020 کورتێنان ڕوودەدا. ئەمەش بەرقورسایەکی زۆر بۆ کابینەکە دروست دەکا. لەلایەکی کە داعش ئێستاکەوە دەتوانین بڵێن ڕوبەڕووی هێزەکانی عراقی دەبێتەوە و جبوجۆڵیان هەیە بەرەو گەشە بوونەوە دەچێ و ئەو خۆی لەخۆیدا ئەمەش کێشەیەکی گەورەیە هەم لە ڕووی ئەمنی و هەم لە ڕووی اقتصادیشەوە لە ڕووی ئابووریشەوە ئیترامە کولفەی دەوێت ئەگەر ڕوبەڕووی شەڕ ببێتەوە. و مەسەلەی ئەو مەسەلەی کۆڕۆنا و ڤایرۆس کۆڕۆنا و مەسەلەی تەندروستی دیسان هەم ئیمکانیەتی دەوێت و هەم کێشەیەکی زۆری ئابووری و کۆمەڵایەتی و تەندروستی بۆ گەلانی عێراق دروست کردووە. ئەنجا چارەسەر نەکردنی و کەڵەکەبووی ئەو هەموو کێشەی نێوان هەولێر بەغدا ئەوە بەڕێز کازمی عسایەکی سحری پێنیە بتوانی هەموو ئەو کێشانەی تەنها کێشەکانی هەولێر و بەغدا ئەگە بتوانێت چارەسەرکە باشە کە من پێم وانییە بتوانی هەمویانی چارەسەر بکاو لەو فترە کورتەی کە بەڕێزان کابینەکە وەردەگرێت. ئەنجا کارکردن بۆ مەسەلەی هەڵبژاردنێکی پاک و بەدڵی لایەنەکان ئەمەش کارێکی ئاسان نییە. لەگەڵ ئەوەی ئەنجومەنی کۆمیسیاریان دانراوە، لەگەڵ ئەوەی یاسای هەڵبژاردننی نوێ دەرچووە لە پەرلەماندا، بەڵام دیسان پرۆسەکە بە عملی و بەکردار پرۆسی هەڵبژاردن لە عێراقدا پرۆسەیەکی زۆر باشە بەڕێز ئازاد بە پرۆسەیەک بێکەوە هەموو لایەنەکان دڵنیای بەڵ. زۆر باشە بەڕێز بورهان لەم قۆناغەدا ماڵی شیعە پەرتە چێ دەتوانێت ڕابەرایەتیان بکات کە هی ئەوە بێت کە کاندیدی هەبێت بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و داواکاری ڕەت نەکرێتەوە؟
بۆ قۆناغی داهاتوو مەبەستە بۆ ئەم قۆناغی ئێستا کە ماڵیشی ئەپەرتەکێ دەتوانێت ڕابەرایەتیان بکات. ئێستا ئەوەی کە کاندیدیان کردو بێ مستەفا کازمی بتوانێت سەرپەرشتی ئەو قۆناغی ئێستا بکە و قیادەی ئەو وەکو حیزبە شیعەکان هەڵێن. حیزبە شیعەکان ئەمڕۆ لە هەموو عێراقدا پاشەکشەیەکی گەورەیان کردووە. ئێمە خۆپیشاندانەکانی چەند مانگی ڕابردووەوەی کە لە عێراقدا پێی دەڵێن شۆڕژی تشرین لە بەغدا و پارێزگاکانی جنوبی عێراقدا کۆتایی مستەقبەلی سیاسی ئەم حیزبانە هاتووە و لە شەقامی عێراقیدا بڵانسی جەماوەری ئەوان زۆر دابەزیوەوە دەکرێت هێزی تازە بێنە مەیدانەوە ئەم حیزبانی بۆ ئەدائەی کە لە 17 ساڵی ڕابردووە کردیانەوەی کە لە چەند مانگی ڕابردوودا شەقامەکانی عێراق نیشانەی ئەوەیاندا کەم حیزبانە شکستێکی گەورەیان بەسەر عێراقدا هێناوە بەسەر ئەو ناوچە شیعەگەرانەی کەوا لە 17 ساڵی ڕابردوودا گۆرانیان بە تائیفیەت و بە شیعەگەرایی و بە هەباوتەوە ئێستاوانە کارەساتێکیان بەسەر ئەو ناوچاندا هێناوە ئەوانەی کە بەروبوومی ئەوانە ئێستا دەبینین میلیشیا چەکدارەکانن کە ڕۆژانە چی بەسەر ئەو ناوچانەدا دەهێن و هەڕەشە لە ئایندەی عێراق دەکەن و ململانی وڵاتانی تر دەخەنە سەر خاکی عێراق و ئایندەی عێراق بەرەو وێرانی دەبن بەرەوە ئەم ئەحزاب و هێزە سیاسیانی کە ئێستا لە نوێنەرایەتی شیعە دەکەن بە ڕسمی لە پەرلەمانی عێراقدا هەمویان لە جێگەی گومانن و ئەوەی کەوا باسی دەکرێت لە ناوەندە سیاسەکانی خۆشیان داڵێن ئەمان تەمسیل لە سەتابیسی شیعەش ناکەن بەو گزی و غەشانەی کە لە دوایین هەڵبژاردنا کردیان. بەڵێ بینە سەر ماڵی سونە و پێکاتی سونە قسە لەسەر ئەمان بکرێت. سونەکان بەهۆی شەڕی داعشەوە تووشی ماڵوێرانێکی زۆر بوون. ئەو سونانەی کە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانان هەبوو لە زمانی ڕژەمی سەدامە ئێستا بوونەتەوەی کە داوای خێمە ئەکەن لە عێراقدا ئەوان پێکاتەیەکی گرنگ بوون بۆ حکومڕانی بەڵام ئێستا چ داواکاریان هەیە لەم کابینانەدا. بێگومان داخوازی سونەکان ئێستا ئەوەیەکەوە ئاوارەکان بگەڕێنەوە بە شوێنەکانی خۆیان ئەوەی کە لە شەڕی داعشە وێران بوون زۆریان ناوچەیەکی فراوانی وەکو پێدەن پشتێنەی بەغداد ئەوە ناوچەیەکی سنەنشین ئەمانە هەمووی کە دەرکراون وێسە کە تایبەکانی حیزبوڵا و نوجەبا و نازانوانی تێ نایڵن خەڵکەکانیان بگەڕێنەوە لە بێجیدە ناوچەکانی سەلاحەدین لە زۆر شوێنی تر نایڵن خەڵکی ئەسلەکانیان بگەڕێنەوە بۆ ئەو شوێنانی خۆیان لە دیالە ئەمە کێشەی گەورەی ئەوانەوە ئەمە کێشەکانی عێراقی ئالۆستر کرد بەداخەوە کە پشتکردنی گەڕانەوەیان ئاوادانکردنەوەش گەڕانەوە کە گەڕێنەوە دوای ئاوادانەکردەوە خەڵکەینەتیشی ئاوادانەکەن هەر نایڵن بگرێنەوە سەر ئەرزەکەیان دەوانێت خۆیان ڕازی بن لە خێمەیەکە لەسەر ئەرزەکەی خۆیان دای بنیشن لە ماڵەکەی خۆیان ئەو مافەشیان پێڕەوا نابین. ئەمە کێشەی گەورەی عێراقە کە خەڵک لەسەر ماڵ و حاڵی خۆی دەبکێ و نەگەڕێتەوە. ئەمە کێشەی گەورەی عێراقە. ئەمە هەر ئەم تەهمیشکردن و پەرایوەز خست نەبوو لە دوای 2005ەوە بەداخەوەکەوە وای کرد ئەو ڕەوتە توندڕەوانە لە عێراقدا سەر هەڵبدەن کە گوێ لە سونەکان نەگیرەوە و عێراقیان بۆ کارەسات و دەردەبرد کە ڕەوتێکی وەکو داعش سیەکی خاکی عێراق بگەوە تا ئێستا مەسەن شارێکی گەورەی وەکو مووسڵ وێران بکرێت کە بە 100 میلیارد دلار وەکو دەڵێن وەکو خۆی لێ نەکرێتەوە جارێکی تر. ئەمە کێشەکانی گەورەی عێراقن کە پشتکردن دەستور بوو ئەوەی کە بەداخەوە بەڵام زۆر جار دەوترێت سونە خۆشی هۆکار بووە یەکەم جار بەشداری نەکرد لە حکوومەتی عێراق ئێستاش باجە. بەڵێ بێگومانیش ئەوانیش تائیفە سونیەکانی ئەمسالی شێخزاری و ئەمانە کە فتوای ئەوەیاندا لە بیدایەتی نووسین دەستور کە بەشداری دەستوریش نەکەن دەنگ لەدەن بە دەستور حرامیان کرد لە گەنجەکانیان کە بەشداری هێز ئەمنیەکانی عێراق نەکەن ئەوانیش بەشێکی لەو هەڵانی خۆیانیان بەر ئەکەوێ بەڵام خۆ لە ناوسوندا خەڵکی تریش هەبوو کە لەگەڵ سەردەمی نوێ لەگەڵ دیموکراسی لەگەڵ کرانەوەدا بوو لەگەڵ پێکەوە ژیانە بوو لە عێراقدا یعنی گرنگکە لێرایە ئەوەی کە شیعەکان کردیان بەداخەوە ئێمە کە دەڵێن حکومی سونە لە عێراقدا و لە 80 ساڵی دروستبوونی دەوڵەتی عێراقەوە تا 2030 ئەوان ویستیان عێراق بکەن بە یەک ڕەنگ شکستیان هێنا و مەقابری جەماعی و یان لەگەڵ شیعەکان لەگەڵ کووردا غازی کیمیاویان بەکارهێنا بەداخەوە شیعەکانیش سوودیان و پندیان لەم مێژوە تاڵ و خوێناوی و کارەساتبار وەرنەگرن هاتن جارێکی تر ئەوانی ژیانوی عێراق بکەن بە ڕەنگی خۆیان و ئەجدای خۆیان بەسەر سونە و کووردا فەرز بکەن. ئەمە ئەو کارەساتە گەورەیە لە عێراقدا کە بوار نادا پێکەوە بژین بتوانین ئەم وڵاتە دەوڵەمەندە بکرێ بە لانەیەک هەموو جیاوازی سونە چیە لەگەڵ کووردا لەم حکوومەتانەی کە لە عێراقدا دروست ئەبێت هەردوو لایەن یعنی پەراوێز خراونە و دوورەنیسە ئەو سونامەشی کە لە حکومانەوانی کە پیان لە زمانی مالیکیان نابوون سونەی مالیکی یعنی ئەو سونانەی کە عایدی شیعەکان و حیزبی کارتۆنیان دروست کردبوو هێزی کارتۆنیان دروست کردبوو لە سونە و بەڵام بەلەژێر ڕێی شیعە بوو یعنی هەر تەجروبەکەی سەدام حوسێن چۆن لە ئەحزابی کوردی کارتۆنی دروست کردبوو و حکومی ذاتی کارتۆنی بۆ دروست کردبن کە تەمسیلی کوردەکەن و کەواژ نەبوو
بە هەمان شیعەکان لە ناو سونەدا ئەویان دروستە بۆیان کرد لە ناو کوردیشە شتیوا دروستەکەن ئەمە هەڵەیەکی گەورەیە ئەمە گەلانی عێراق و خەڵکی عێراق باجی قورسی ئەم هەڵانە و ئەم پشتکردنە دەستور و ئەم تاگڕەوێ دەدات. بەڵێ ئەگەر سونەت هەرێمێکی هەبێ وەکو هەرێمی کوردستان جیاوازی دروست ناکە لە عێراقدا؟ بێگومان دەستوری عێراق مەجالی ئەوە دەدا کە هەر سێ پارێزگا و هەرێمێکی سربەخۆ دروست بکەنەوە جۆرێک دەبێت لەلا مەرکەزیەت و کەمکردنەوەی بەریەکەوتن و دابشکردنی دەسەڵات و دوورکەوتنەوە لە دیکتاتۆریەت ئەمە مەجالدا عێراق بینێتەوەکەوە هەر کەسێ ئیدارەی خۆی بابڕێەوە نەک ئەوەی لە بەغا و بەتەمایەوەن حکومێکی مەرکەزی بە قووەت بگەڕێنەوە بە عێراقەوەی کە ئەنجومەنی پارێزگاکان هەڵبۆشتێنەوە چی بکەن ئەجەندای بەغداد و شیعە بەسەر هەموو عێراق ئاسەر بکەن ئەمە فەرز بکەن کە ئەمانە هیچی خزمەت بەمانەوەی عێراق ناکا وڵاتێکی سربەخۆ. لە قسەکان تاوا دەرەکەوێ بەڕێز بورهان کە لە عێراقدا سونە تەماشاکارە لە پێکهێنانی حکوومەتانە و کارکتەرن. بەڵێ بێگومان حقیقەتێکەوە سونەکانی خۆشیان اعترافی پێ دەکەن و بۆ هەموو لایەگڕون و ئاشکرایە کە سونەکان لە ساڵانی ڕابوودا یعنی ئەگەر ئەوەی خۆمان باسمان کرد خۆیان جۆرێک هەڵە و کەم و کورتیان هەبوو لە سەرەتای نووسینی دەستور و بەشداری نەکردن لە هێزی ئەمنیە بەڵام دواتریش هەوڵدانی شیعەکان بۆ پاشکۆ خستنیان و دروستکردنی ئەحزابی کارتونی ئەوە شکستێکی تری دیموکراسی بوو لە عێراقداوە بووکەوە ئەوەی کە نوێنەرایەتی ئەو ناوچانە کانوێنە ڕاستەقینەکانن ئەو خەڵکانن کە دڵسۆزی ناوچەکانیان بەڵکو ئەوانن کەوا بەدوای ئیمتیازات و پۆستە شخصیەکانی خۆیان و کە دەبن بە پەرلەمانتار و وەزیر لە بەغدا هیچ ئاگایان لە معاناتەکانی خەڵکی مووسڵ و ڕوومادی و سەلاحەدین و دیالە و شوێنەکانی تریش نییە. هەر هاوشەوە پرسیارێک کە لەسەر شیعەکان دەکرێت سونەکانیش کۆک نین یاخود یەکدەم ڕاستیان نییە لەم قۆناغەدا پێ دوایە ئەوانش کاریگەری دروستەکان یاخود ئەوەش کاریگەری دروستەکان لە سەریان لە عێراقدا؟ بەڵێ بێگومان ئەم دابەشبوون و پەردبوونەوە لە کوردستانی لە هەموو شوێنەکانە هەمووی کاریگەری بەسەر پێکاتەکانی خۆیانەوە ئەگەر سونەکان یەکدەنگ بن و نوێنەرایەتێکی ڕاستەقی ناوچەکانی خۆیان بن دەتوانن بەرگری لە ناوچەکانی خۆیان بکەن دەتوانن داخۆزیەکانیان جێبەجێ بکەن بەڵام بەم پەرت و بڵاوی بوونەوەی خۆیان کە ئەوەش بێگومان کاریگەری سیاسەتی شیعەکانە بەسەریانەوە ویانی لێ کردو کە لاوازیانی کردو کە هیچ کاریگەریەکیان لەسەر بڕێردان لە عێراقدا نەبێت. داواکاری سونەکان تا ئێستا هەر تایبەتە بەوەی کە وڵات شوێنەکانیان ئاوادان کرێتەوە ئەوارەکانیان بگەڕێنەوە یاخود لە ناو کابینەکەشدا داواکاری وەزارەتەکانیان جیاوازە. بەڵێ بێگومان داواکاری وەزارەتیان ئێوان لە چەند ساڵی ڕابردەوە وەزارەتی بەرگری عێراقیان لا بۆ کە جمگەیەکی گرنگەوە هەندێکی دەنگی تریان تایە لەگەڵەوەدان کەوا میلیشیاتکان چەک بکرێن چەک بەدەستی دەوڵەتەوە بێ سەروەربوونی یاسا بێ عەدالەتە بێ لە تەوزیعکردنی سامان و سەروەتی عێراقدا لە ئاوادانکردنەوەدا لە بەشداریکردن لە بڕێوەبردننی عێراقدا لە هێزە ئەمنیەکاندا لە سیاسەتی دەرەوە لە ناوخۆ ئەمانە هەمووی داخوازین وانش داکوکی لەسەر دەکەن. زۆر باشە بەڕێز ئازادەگەر سەرنجەکە نەبێت لەسەر بابەتی سونەکان دەمێەوەمان بۆ باسکەی ینی کێ دەبێتە پاڵمەر بۆی کەم حکوومەتە سەرکەوتوو بێت ئەم کابینەی کە مستەفا کازمیان بۆ داناوە؟ حکوومەتەکە سەرکەوتوو دەبێت لە کاتێکگەر هەموو پێکاتەکانی عێراق پشتیوانی لێ بکەن و سەرکەوتوو دەبێت ئەگەر بتوانێت ئەم داواکاریانە ئێستا شەقام و لایەنە سیاسیەکان جێبەجێ بکە کە ئەمەش کارێکی ئاسان نیە لە ڕاستیدا گرینگە هاوکاری ئێستا هاوکاری مستەفا کازمی بن بۆ دەربازبوونی عێراق لەو قۆناغی ئێستا کە عێراق ڕوبەڕووی بێتەوە چکە هەم عێراق بەخۆی لە قۆناغێکی گۆڕانکاری یا ناوچەکە لە قۆناغێکی گۆڕانکاری ڕیشەیدایە و عێراقیش بارودۆخێکی خراپی هەیە و تا ئێستا حکوومەتێکی کاربڕێکەر بەڕێوەی دەبا بۆیە و خۆشی گرفتی زۆرە بۆیە گرینگە هەموو پێکاتەکانی عێراق ئێستاکە هاوکاری مستەفا کازمی بن بۆ ئەوەی بتوانێت کابینەکە دروست بکاوە حکوومەتێکی تەندروست بتوانێت خزمەتی خەڵکی عێراقی بکە و هەندێک لە قەیرانەکان کەم کاتەوە بەڵام ئەوەش باوەڕ ناکەم بتوانێت لە ماوەیەکی کورتی دیاریکراودا لایەنی کەم ساڵێکە هەڵبژاردنێکی تر دەکرێت ئە بتوانێت زاڵ بێ بەسەر هەموو ئەم کێشانەدا بەڵام هەر چۆن بێ دەبێ حکوومەتەکە پێک بێ و دەبێ هاوکاریش بن سەبارەت بە مەسەلەی ئەوەی کورد کە باسکرا
بڕوای من کورد بەر لەوەی کارنامەی کابینەکە ببێنێ پشتیوانی بۆ ڕاگەیان بە بڕوای من پەلەپەلی پێوە دیار بوو پێویستی بەوە دەکرد ڕەنگە ڕێککەوتنیان کردبێ بەڵام ئەو ڕێککەوتانە بەر لە ڕاگەیاندنی کارنامەکەی ڕەنگە دڵنیایەکی ئەو توی تێدا نەبێ ئەمە خاڵێکی تر کورد پێویستە یەک هەڵوێست بێ و بە یەک پاکێج بچێ دانوستان بکات لەگەڵ ئەم بەڕێز کازمی و خاڵێکی تریش ئەوەیە پێویستە تەواوی مافە دەستوریەکانی کورد لەناو ئەو کارنامەدا جێ بکرێتەوە و دڵنیایی بەلایەنی کوردی بدرێ بۆ ئەوەی کەوا ئەم کارنامەیە جێبەجێ بکە و داواکانی کوردش لەناو کارنامەکەدا هەبێ چونکە کێشەی کورد لەگەڵ کاندیدەکان نییە بەڵکو کێشەی کورد لەگەڵ ئەوەیە چێ دێتە سەر حکم دەستور جێبەجێ ناکە و مافەکانی گەلی کورد جێبەجێ ناکە و کاریان پێ ناکە بۆیە کورد دەبێت پێداگری لەسەر جێبەجێکردنی مافە دەستوریەکانی بکە کە زیاترین گرفت لە مەسەلەی مادەی 140 مادەی لەسەر مەسەلەی بودجا لەسەر مەسەلەی پێشمەرگە لەسەر مەسەلەی نەوت و لەسەر مەسەلەی ئەو مەسائلی ئەمنی هەموو ئەوانە کێشەی قوڵن لە نێوان هەرێم و بەغدا و لایەکی تریش ئەوەیە کورد پێویستە بە یەک دەنگ و یەک هەڵوێست بێت تا ئێستا لایەنەکان بەڕاستی لەم کاندیدەیان تا ئێستا بەیەکەوە دانەنیشتون ڕاستە لاوەی کازمی لاوەی محەممەد تۆفیق علاوی تا حدێک برن کۆدەنجێکە بوو بەڵام لەوەی مستەفا کازمی تا ئێستا کۆبنەوەیکی لایەنە سیاسیەکان نەکراوە بەر لەوەی لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی ڕسمی کۆبنەوە بکەن سەرۆکایەتی هەرێم ڕاگەیەندراوەکی دەرکرد لەگەڵ ئەوەش کە ڕاگەیەندرا ئەم کۆبنەوەی سەرۆکایەتی هەرێم ڕاوێژی لەگەڵ لایەنە سیاسیەکان کردووە بەڵام پەلەپەلی پێوە دیار بوو هێشتا کارنامەی کابینەکە ڕانەگەیەندرایە ئەوان پشتیوانی خۆیان ڕاگەیاند سەبارەت بە سونەکان بەڵێ من هەندێک تێبینیم هەیە من چەند ڕۆژێک بەردە ئێستا بابەتێکم بڵاو کردەوە لەسەر مەسەلەی سونە لە نێوان مووسڵ و ئەنبار لە ڕاستیدا لە کابینە یەک لە دوایەکەکانی عراقەوە لە دوای ڕوخانی سەدامەوە سونەکان بە چەند خۆناغێک تێڕوانینیان بۆ حکوومەتی عراقی جیاواز بووە سەرەتا ئەسڵەن ئەوان دانیان بەوە نەدەناکەوە حکوومەتی عراق دوای ڕوخانی سەدام شیعە بێ حکمیان بکە ئەوان خەونیان بەوە دەدیت گەجارێکی تر سونە دەسەڵات لە عراق بگرێتەوە دەست و بە هەمان 85 ساڵی ڕابردوو دەسەڵاتی سیاسی لە عراق لە لای ئەوان بێ کە ئەمە خەونێک بوو پاشی چەندین ساڵ و پاش ئەوەی کە مقاتعی هەڵبژاردنیان کرد پاش ئەوەی کە کابینەی حکومی دامەزرا بەبێ لە پشتی سونیەکان ئەنجا تێگەیشتن کە ئەمە خەونێکە و پێی ناگەن و ئەو زەرر و زیانانیان دیت کەەوە ئەوان دوورکەوتینەوە لە پرۆسی سیاسی بۆیە لە کابینەکانی تر هاتن بەشداریان کرد بەڵام بەشداریەکی بەلاوازی ئەنجا باڵی سونە بۆ خۆیان ماڵێکی ڕێک نەبوون ئێستا دەتوانین بەڵێن گۆڕانکاری لە سونەکان دەلەوە هاتۆتە ئاراوە جیاوازەکە لەوەیە لە چاو کابینەکانی تر ئێستا ماڵی سونە دەتوانین بڵێن مرکز و سوقلی سونە لە مووسڵەوە گۆڕا بۆ ئەنبار ئێستا ئەنبار بەهێزترین نقطەی ئەمریکایە و هاوپەیمانە لەوێ بەقیادی ئەمریکا و لە عین ئەسەد لە ئەنبار دەتوانین بڵێن ئەنبار کۆنتترۆلی ئەمریکیەکانە ئێستا زۆر بە ئاشکرا ئەمریکیەکان پشتیوانی و کۆی بڕیاری سیاسی سونەکان لە ئەنبار کۆبوتەوە و ئێستا دەتوانین بڵێن کاریگەری قیادە سیاسیەکانی سونە زیاتر ئەنباری و فەلوجەی و ئەوانە نەک بوسڵاویەکان نجێفیەکان و ئەوانە ئێستا بەلاوە دراینەیان ئەو گروپانەی بەڵێ جیاوازی چێ بەڕێز ئازاد ینی لە نێوان مووسڵ نوێنەرایەتی سونەکان بکە یاخود ئەنبار جیاوازەکە لەوەدایە بە درێژایی دروستبوونی دەوڵەتی عراق هەمیشە دەتوانین بڵێن مووسڵ قیادەی سونەکانی کردیە و مووسڵ پایتەختی سونەکان بووە تەنانەت نەک هەر کاریگەری لەسەر سونەکان هەبووە بەڵکو کاریگەری لەسەر بڕیاری سیاسی عراقیش هەبووە زۆربەی زوڵاتەکان و بەرپرسە باڵەکانی حزب بەعس مووسڵاوی بوون و لە مووسڵەوە ئەو بڕیاران دەرەچوون هەموو کۆبوونەوە و پێکەنانی کابینەکان کە لە بەغداوە شیعەکان گفتوگۆیان دەکرد بۆ پێکەنانی حکومت گفتوگۆیان لەگەڵ قیادە سونیە مووسڵاویەکان دەکرد مووسڵ سوقل و پایتەختی سونیەکان بوو بەڵام پاشی ئەوەی کەوە داعش هاتوو و مووسڵ تێکشکە لەو کاتەوە دەتوانین بڵێن ماڵی سونی بە یەکجاری تێکچوو بڕیاری سیاسی سونی پەرت بوو پەرتەوازایی تێکەوت ئێستا سونەکان دەزانن لەوەی مووسڵ بە ئاسانی ناگەڕێتەوە دۆخی خۆی و بڕیاری سیاسی سونەکان لە مووسڵ کۆنابێتەوە تەنانەت ئاوارەکان جنایان توانیە بە تەواوی بگەڕێنەوە لەگەڵ ئەوەی مووسڵ سەرخان و ژێرخانی بە تەواوی ڕوخێندرا و تەفروت و ناکرا بابەتە مێژوی و
ئاسارەکانیەوە بە سەروەت و سامانەکەیەوە بە لانی کۆمەڵایەتەکەیەوە بە هەموو ئەوانەوە لە مووسڵ تێشکە ئێستا دەتوانین بڵێن لە ئەنبار ئەو ڕۆڵە دەبیندرێ و زۆر باشە دیدارە سیاسیەکانی زیاتر لە ئەنبارەوە دیدارەکان ئەنجامەدرێن. بەڕێز ئازاد جۆڵا چاودێری سیاسی سوپاس بۆ تۆ و بەڕێز بورهان شەڕە و چاودێری سیاسی سوپاس بۆ تۆش. ئێوەش خواتان لەگەڵ.